ئازیزان کورسات مەگەزین بەردەوام و تەوەرێکی دیکەی ستۆدیۆمان هەیە کە زانکۆی سلێمانی کۆلێژی هونەری زانکۆی سلێمانی وەرکشۆپێک بۆ مامۆستایانی بەشی شێوەکاری ڕێکەخات بۆ ئەمە بەسەر مامۆستا دکتۆر نائیم محەممەدمان لەگەڵایە. دکتۆری گیان بەخێربێ سەر چاوان زۆر خۆشحاڵین کەم ئێوارێ لە کورسات مەگەزینەوە لەگەڵمانی جاباسێکی ئەم وەرکشۆپەمان بۆ بکەی کە بۆ مامۆستایانی بەشی شێوەکاری ڕێکخرا با بزانێن وەرکشۆپە چییە؟ سڵاو لە ئێوارەتان باش. لە ڕاستیە ئەم وەرکشۆپە وەک نەریتێک زانکۆی سلێمانی پێویستی بە نەشاط و چالاکی مامۆستا هەیە. یەکێک لەو چالاکیانی کە ئێمە توانیمان لە بەشی شێوەکاری ئەنجامی بین وەرکشۆپێکی تایبەت بوو بۆ سەرجەم مامۆستایانی زانکۆ و لە نێو مامۆستایانی زانکۆیە مامۆستایانی بەشی شێوەکاری کۆلێژی هونەر بەشداریکی گەورەیان هەبوو لەم پرۆسەیە. وەرکشۆپەکە لە ڕاستیە بۆ کۆکردنەوە و خۆشەویستی نێوان مامۆستایان. لە ڕاستیە ئێستا زروفێک هاتۆ بەسەر هەموو مامۆستایانە سەرجەم مرۆڤایەتیە مەشغەڵەتی دنیا و یەکتر هەمووی ڕاهەکە تەنها مامۆستاکان فریا بکەون محازەرەکەی خۆیان لای خوێندکارەکان بڵێن و بێنە دەرەوە زۆر کەم بەریەکەوتەمانە بێتەوە. ئەم وەرکشۆپە وای لێ کردین وەکو تەرحێک من لێرەوەڵم سوپاسی سەرۆکی بەشەکەم هاوکارێکی سەرێکیمان بوو مامۆستا کۆسار مەجید کە پاڵنەر بوو بۆ ئەوەی ئەم وەرکشۆپە بێتە ئەنجام. لە ڕاستیە وەرکشۆپەکە وەک بنەمایەکی ئەساسی بۆ کۆکردنەوە و خۆشەویستی نێوان مامۆستاکان بوو بە پلەی یەکەم و لە ڕووی زانستیەوە بۆ بەرزکردنەوەی ئاستی زانکۆ لە ڕووی وەرکشۆپ و سیمینار و ئەوان کە بابەتێکی گرنگە لە زانکۆیە کاری لەسەرەکرێ. یعنی ئەمە وەکو ئەپدەیتێک بوو بۆ ئێوەی مامۆستایانی بەشی شێوەکاری هەم با بڵێن لە ڕوویەکی زانستیەوە کۆبوونەوەی یەکتان کرد هەم لە ڕووی ئەوەی هاوڕێیانە کۆبوونەوە خۆشەویستیەک دروستکردنەوە خۆشەویستیەک دروست بێتەوە لە ناو مامۆستایانی کۆلێژ و زانکۆشدا. ڕاستیە ئەلانی وەرکشۆپەکە کرا کە بە شێوەیەک بێت هەموو مامۆستایانی زانکۆش بەشدار بێ، بەڵام زۆرێک لەو مامۆستایانە تەبعاً ئەمە لە مانگی 25 سێ لە کاتی ڕەمەزانە کرا. زۆرینەیان مەشغەڵەت و تکە ئەهاتن ویانەزانی سمینارە و دانیشتنە و ئەڕۆنە دەرەوتمان نەخێرە. ئەمە چالاکێکی پراکتیکە بەرهەمەکە ئەنجام بیت یاری بکەیت لەگەڵ قوڕەکەیە ئەو مادەی کە لە بەردەست یاری لەگەڵا بکەیت دواییتر بەرهەمەکە دێینەوانێ. بەرهەمەکە ئەنجام درا لایەن کۆمەڵی مامۆستاوە عەدەدێکی زۆر بەشداریان کرد. بەڵێ ئەمان مامۆستایانە هەموو فەنانن هەموو هونەرمەندی زۆر بەکارامە و دەزڕەنگیرن، بەڵام شەرت نییە ئەم بەرهەمەی ئەنجامیە بە بەرهەمێکی هونەری ئاسبەرزی گەورە دامێن. خۆشحاڵ بەرهەمەکان زۆر جوان بوون، تەنها دەسڕاهاتن و پەیوەندیەکی دروستکردنی خۆشەویستی بوون. خۆی لە ڕاستیشە هەر وشەی ڕاکۆ کە وەک نەریتێکی کەلتوری یابانی بۆ وشەی چێژ خۆشەویستی بینی کەسایەتیەکان دروست بووە. ئەگەر لەسەر مێژوویەکی ئەو هونەرە تۆزێک ئاماژەیەکی بەسیتی پێ بکەین، بەڵێ لە سەرەتادا خۆی ئەم هونەرە یا ئەم تەکنیکێکی بەکارهێنرا بۆ لە هونەری یابانیەکانە لەلایەن عائیلەیەکی بنەمای سەرەکی خەزەف یا پێڵین گوڵجۆش کاریان کردووە کە بە ناوی هێرۆ تیشۆ بووە. ئەم خەزافەیە ئەم هونەرمەندە سوودی لە مامۆستایەکی گەورەی تر وەرگرتووە بە سینۆ کە خەبیری چا بووە چای سەوزێکی بوو لەو بنەمایانەی کە لە یابانە بە کەلتوریەک حسێب کرا و پاش دۆزینەوەی بڕیاریان کە تەقسێکی یا ئاهەنگی بگێڕن بۆ ئەم چایە. داوایان لە هیرۆ تیشۆ کرد کە خەزافەکەیە کە بە باوکی خەزەفی ڕاکۆ ئەناسرێ کە تەکنیکێکی تازە بەکاربێنرێ بۆ ئەم ئاهەنگەیە بۆ ئەم حەفلەیە بۆ ئەم نەریتەی کە ساڵانە ئەکرێت لە سەردەمی 16
بڵێن سەردەمی مێخی پێڵێن لە عەسری ئیمپراتۆرەتی یابانیە. ئامان چی بووە؟ ئەو کەسێک کە خەزافەکە هاتۆ چی کردووە؟ کوپێک قوڕی هێناوە یاوێتی بە میوانەکان، میوانی ئاهەنگەکە، هەر یەکە کوپێ دروستکا بۆ خۆی. ئەو کوپەی کە دروستێکە ئەخرێتە ناو ئاگرەوانێ سوورە بێتەوە، فڕنەوانێ سوورەکرێتەوە. لە دوای سوورکردنەوە ئەهێنرێت بە گەرمی لە پلەیەکی گەرمی 1000 پلەی سەدی 950 تا 1000 پلەی سەدی دەرێهێنرێ و ئەخرێتە ناو وردەدار و تۆزێ لە تەکنیکەکانی تریش جیاواز بەکارە هێنرێ بێجگە لە وردەدار هەندێک جار گژوگیە، هەندێک جار کاغەز بەکارهێنرێ لە پێکاتەکە. کاتێ خرێتە ناو ئەو ئاگرەوانێ لەگەڵ یا تەفاعولێکی کاربۆنی دروستە بێ، پێکاتەیەک دروستە بێ، ئەو مادە ئۆکسیدیانی کە بەکار هاتووە لە داپۆشینی ئەو کوپەیە ئەو پارچە هونەریەیە گۆڕانێکی زۆر تایبەت دروستەکە. ئەو گۆڕانە کە دروستە بێ ئەو ڕەنگە جوانانە پیشانەدات. لە کاتی بەکارهێنانەیە لە کاتی تەواوبوونی کارەکە هەر کەسە کوپی خۆی وەرەگرێتەوە و ئەشۆڕێ و چاکەی پێخۆتەوە. دووبارە کردەوە ئەوانی کە بەشدار بوون لە وەرکشۆپەکە ئاگادار بوون پێیەوە بەتەمایەوان؟ بەڵێ ئێمە پێشتر تەرحمان لەگەڵ خۆی طبعاً ئەم هونەرە زۆر بەکارە لە ئەمریکا بەکارێ، لە بریتانیا بەکارێ، خۆشبەختانە لە دووەلی عەرەبی کوردستانیش چەند تەجروبەیەکمان هەبووە لە سەرئاستین، بەڵام بەم فەردی بووە بڵێن تاکە کەسی ئەو ئیشەکراوە. ئێستا ئەمە وای کرد کۆمەڵێک بەشداری بێت لە کارەکە. بەشداربوانی شارەکە و بەرهەمەکەی خۆی بردەوە؟ وەڵڵا من چوارشەممە کۆی گشتی پێشەنگاکە تەواو بوو. داوامان کرد هەر کەسە بەرهەمی خۆی بەرێتەوە. بەڕاستی دوای ئەوە من سەفەرم کرد بۆ هەولێر، گفتگۆیەکی نامەی دکتۆرا هەبوو، ئاگام لێنێ تەوزیعی کردوتەوە سەرۆکی بەش، یان چکە بەڕاستی سەرۆکی بەش بە پرسی سەرەکیە لەو باشە دکتۆرە ئەم چالاکیانە ئێوە لە نێو مامۆسایانە ئەنجام درا. باشە ئەم بوونی ئەم چالاکیانە لە ناو مامۆسایانە تا چەند گەرموگوڕیەک ئەیات بە پرۆسەکە لە ناو زانکۆیە، بەتایبەت ئەم گەرمگوڕیە ئەچێتە ناو خوێندکارانیشەوە؟ ڕاستە لە ڕاستیە ئەم کۆبوونەوەی کە ئێمە ئەنجامماننا لە ڕێگای ئەم وەرکشۆپەوە تەنانەت دانیشتن و خواردن و چکە کاتێکی زۆرێوێت تا پرۆسەکە جێبەجێکرێت. تقریبان ئێمە فڕنەکانمان داگرسان بۆ سوورکردنەوەی کارەکان سەعات دەی بەیانی سەعات 6 لێ بووینەوە لە کارەکە. لەو بینەیە دانیشتنێکی خێزانی کرا لە نێوان مامۆستاکان، خواردن ئامادە کرا و ئەمە هەر نەریتە لە نەریتی ڕاکۆیە ئەبێ ئەوە بکرێت چکە کاتەکە زۆر و زەمەنەکە زۆرە بۆ ئیشکردن. بەڕاستی جێوێکی زۆر زۆر خۆشیان دروست کرد بوو، هیلاکی و ماندووبوونت بیرە چۆوانێ. ئەمە شوای کردووە زۆر جار. طبعاً خوێندکارەکانمان بەشدار بوون. بەشداریەکە چۆن بوو؟ لە بنەمای دروستکردنا نەبوون، بەڵام لە سیرکردنی کارەکەیا بوون بۆ ئەوەی خبرە وەرگرن، بۆ ئەوەی بچنە ناو بابەتەکەەوە. لە ڕاستیە من زۆرێک لە خوێندکارەکان پێم وتم مهم نییە تۆ کارت هەبێ لەم دقەیە لەبەرەوەی تۆ پرۆسی دواترت لە بەردەوام، مهمەوە بی بەشدار بی لە بینینە. بینین بەواقع جیایە لەگەڵ ڤیددیۆیەک لە دەرەوە یا ڤیددیۆیەکی حازری ئەوروپی کە کراوە واقعەکە ببینی زۆرە. بەڕاستی چێژیان لێ وەرگرت زۆرێک لە خوێندکارەکان کە هاتن لەو دەور و بەرە کۆبوونەوانی هاوکار بوون. هەندێک لە مامۆستاکان مامۆستایی یاریدەدەر لەو اختصاسە یەکێک لەوانە بەڕێز مامۆستا سەلمان زۆر هاوکار بوو. بەڕاستی ئەو شکڵە لە ناو ئەو ئاگرە گەرمەیە بۆ گەرمێ دەریهێنی هاوکارێکی سەری بوو ماشەڵڵا بەهێز و بە ئەو مقاشی کە بەدەستیەوە بوو زۆر جار من نەمەتوانی گەڕی گەرمێکە زۆر زۆر بوو بەما ئەو هاوکارێکی سەرکە من لێرە سوپاسێکم. سڵامان بۆ هەیە اینجا دکتۆرە ئەمێ باسی کارێکی خۆتم بۆ بکەیت کە لە بەردەم کۆلێژی هونەر ئەنجامەیە بوو. حەزەکەم باسێکی ئەو کارەمان بۆ بکەیت. گوڵاڵە سوورەکان ئێمە ساڵی 2020 فترەی کەرنتینە و دوای کەرنتینە ئەمانە خوێندکارەکان کەمترین دەوامە کرا، مامۆستا کەمترین دەوامیە کرد. ئێمە وامان لێ هاتبوو بە ئۆنلاین لەگەڵ خوێندکارەکانە بەزە بێ بەرهەمتە بێت. هاتن قڕوشمانیانێ ماگوو لە ماڵەوە ئیش بکەن. لە زمنی ئەوەیە پرۆژەیەکم ئەنجامە خارجی بە 3 مەرحەلە لە خوێندکاران
پێم وتن هەر یەکەتان بەلایانی کەمەوە 50 گوڵ دروستکە بەس تەسمیمی گوڵەکە ئاسانکاریم بۆ کردن چۆن دروست دەکرێت ئەمانە بە شێوازێک کە دروست بکرێت تقریبا پرۆسەکە ئەنجام درا لەلایەن خوێندکارەوە و خوێندکار دڵخۆش بوو بەبوونی ئەو بەڵام دواتر من هاتم چیم کرد هاتم هەموو ئەو گوڵاڵانم هێنا سوورم کردەوە و دوایی تر کردمە پرۆژەیە گوتم با لە ناو زانکۆیا بمێنێتەوانێ هەر لە ناو کۆلێژانە بێت لەبەر دەرگای کۆلێژی هونەرە ئێستا لەگەڵ چەند ساڵی پێچ و پێم وابێ زۆری پێچووە وەڵا تقریبا 2020 پرۆسەکە دەستی پێ کرد 2024 بە تەواوەتی تەسبیت بوو لە ناو کۆلێژا و دانرا لە سەرۆکایەتی تەمیلی مادیمان وەرگە چکە پێویستی بە دانانی بودجەیەکێ بۆی ئەو ئیشە جێبەجگە ئێستا لە ناو زانکۆیە لەبەر دەمی کۆلێژی هونەرە بە چۆنەڵێن بە بەردەوامی بەهارە بە گوڵاڵە سوورە لە لای ئێمە بوونی هەیە و مادەیەکیشە ئەمێنێتەوە بەر تحملی جەوەکات بەرکەوتی زستان و باران و ئەمانە ئەمە یەکێکە لە شتە هەرە گرنگەکان دەستەخۆش بێت دکتۆرە بە دەرفەتی زانم پرسیاری ئەو لە بەڕێزت بکەم کە 6 هونەرمەند بوون سەردانی پێشانگایەکتان کرد لە وڵاتی بەحرەین ئەم سەردانیکردنی و چوونە دەرەوەی هونەرمەندانی ئێمە بۆ وڵاتانی دەرەوە تا چەند گرنگە تا چەند یەکترناسین و پێکەوە کارکردن دروست دەکات لەگەڵ هونەرمەندانی دیکە بەڵێ لە ڕاستیە پرۆسەی 6 هونەرمەند بۆ بەحرەین سەردانێکی کتوپڕ بوو لەلایەن بەڕێز کاک محەممەد و کاک سەلاح نەجارەوانێت تەکلیف کراین ئەگەر پێتان خۆش بێ بێنە بەرهەمەکانتان بەرینە بەحرەین بە خۆشحاڵیەوە فڕستی واو بەرکەوتت لەگەڵ هونەرمەندان 5 هونەرمەندی عەرەبی و جیهانی بەشدار بوون هەر بۆ چوونت بۆ ئەو شوێنە بەرکەوتت لەگەڵ کۆمەڵێک طبعاً ئەو عەدەدە زۆرە بەرکەوتت ئەبێ لەگەڵ زۆرینەیان زۆرێکیان لە وڵاتە عەرەبیەکان و ئەمانە پەیوەندیەکی دروست کرا کە بەردەوام بین لە گۆڕینەوەی ئاڵوگۆڕی هونەری و پیشاندان بەڕاستی سەرۆک یان خەلیفە ڕاشد یەکێک بوو لەو کەسانەی کە ئیفتتاحیاکردنەوەی پێشنگاکەی کردەوە زۆر معجب بوو بە ئێمەی کوردان خاستان من و مامۆستا چیمەن بەجلی کوردیەوە دابەزی بووینە ناو پێشنگاکەوانێ بەڵێ ینی ئیسپاتکردنی کورد پیشاندانی لە پاڵ ئەو هێزەی کە کارە هونەریەکان پیشاندام و بەڕاستی بەشی کوردی یا عێراقێکە زۆر بەهێز بووی کێبوو لە جەناحە بەهێزەکانی کارکردنی هونەری هیوادارم ئەم جۆرە چالاکیانە بەردەوام بێ ڕاستە لەوەچێ لەسەر هونەرمەند زۆر بێت چووکە کولفەی مادی لەسەر هونەرمەند خۆیەتی کە ئەچێتە دەرەوانێ هیوادارم پاڵپشتی تر هەبێ بۆ ئەم هونەرمەندانە و هونەرمەندانی کەشکە ئەتوانن بچنە دەرەوانی و کاری هونەری ئەنجام دەستخۆش دکتۆرە وەکو کۆتا پرسیار بەڕێسان چەند خولێکتان کردەوە بۆ منداڵان بەتایبەت لە بۆکو سیرامیک کە فێری سیرامیک پرە هونەری شێوەکاری و بەتایبەت سیرامیک تا چەند گرنگەوە ئێستا لە کە گەینە پشووی هاوین تاقیکردنەوەکان کۆتاییە تا چەند گرنگە دەکەن و باوکان مناڵەکانیان بخەنە بەر ئەو خولانە بەتایبەت ئەو خولە هونەریانی کە ئەکرێتەوە لە ڕاستیە ڕێکخراوی یوا فاوندیشن خولێکی کردبووانێ بۆ تقریبا 3 بواری هونەری وێنە کێشان دیزاین سیرامیک داوایان لە من کرد کە کار بکەم لەگەڵ مناڵ بەڕاستی من خۆم لە خۆمەوانە بۆ یەکەم جار بوو بەرکەوتم لەگەڵ مناڵ هەبێ بۆ یەکەم جار بوو بەڵام گرنگە ئەوە زۆر گرنگە خۆشەویستێکی وا دروست بوو لە بینی ئێمە و مناڵەکانە من بۆ خۆم بە سەروەتێکی ئەزانم لە بواری هونەری خۆمە خاستەتەن ئەو مناڵانەی کە زۆر تەمەنیان بچوو بوو طبعا پرۆسەکە زۆری خایان مانگی یەک پرۆسەکە 4 هەفتە هەموو هەفتەیەک ڕۆژانی شەمان من 2 ساعت 3 ساعت لەگەڵ مناڵانە مناڵەکان دنیایەکی زۆر تایبەت بوون بۆ من ینی گوێی لە من ئەگەر من ئەبێ پێی بڵێم ئەوە بکە ئەوەی ئەویست کە خۆی ئەویست ئەو ئەحساسی خۆی بێ لە ناو ئەو بکارە هونەریە هەر یەکە جۆرێک لە بەرهەمی ئەنجاممە بەرهەمەکان بەرهەمی زۆر نازدار بوون بەڕاستی دەست و پەنجەی ئەو مناڵانە دواییتر من هاتم ئیشەکەم بۆ سوورکردنەوە بۆم شوشەکردن ڕاستە
قرصایەکە لەسەر من بووە خۆ بەخش ئیشم لە بەرهەمان لای مناڵەکە خۆی چەند بەچێژ بالضبط ئێستا حالیەن بەرهەمەکان عرض کراوە لە کارگەی کەلتوری پیشان ڕۆژی پیشانگاکە کە کرایەوانێ کە مناڵەکانە ئەهاتن باوەشەکەیان بۆ من ئەحساسیانەتە دایکیانم خوشکیانم هاوڕێیانم یعنی ئەو گەرم و گوڕی کە ئەهاتن مامۆستاگیان زۆر سوپاس بۆ ئیشەکان با منیش لە زمانیانەوە پێ بڵێم مامۆستا ناکرێ بەرهەمی منیشتیا بێ منش حەزم لێ بوو کەسە وەزگا وەڵا یعنی وەکو پرۆسە ئەوەی من ئاگادار بوون ئەوان پیان خۆشە ئەو پرۆسەیە بەردەوام بێ بۆ ئەو قسەی بەڕێزی شت خۆیان گروپ و ستافی هیوا فاوندیشن ڕۆژی پێنجەم هەفتەی پێنجەم وتیان بۆ ئێمەش حەزەکەین بەشدار بین کۆمەڵی بەرهەمی جوانیان ستافەکە ئەنجامما دکتۆرە لە خولیدا هەدووەکە گرتانەوە بە ساوێنشی توێن ئینشاءالله ئینشاءالله دەست خۆش بە دکتۆرە سپاس بۆ تۆ سپاس بۆ ئێوە سپاس بۆ میهانداریتان ئێوارێ لەگەڵ هەروها منیش هەر بمێنێت سپاس بۆ ئێوە چای